ئێمە لە بێرمینگهامین. ئەمە کارگەیەکی مۆبیلیە و کەلوپەلی ناوماڵە لە شاری بێرمینگهام. لێرە زیاتر لە 50 کرێکار کە زۆربەیان کوردن کار دەکەن. وڵاتێکی ئەوەی وەک بەریتانیا زۆر پێ خۆشحاڵین. ئێمە کۆمەڵێ لێرە کارەکەین لەم مەعمەلە زۆر پێ خۆشحاڵین کە ساحێبەکەی کووردە. ئەوان دەیانوێت کوالیتی بەرهەمەکانیان بگێنە ئاستی براندە جیهانەکان. بەڕاستی نەک هەر کوردەکان ڕۆمانیش بەعام یعنی ئەو قەومانەی تر ئەوروپیەکان پاکستانی تایە قەومی تری تایە ئیشەکەین ئێرانی تایە بەعام ئیشەکەین هەمووی وەکو خوشک و برا وەکو فامیلیەک چەندجار کە کۆبوونەتەوە وەک فامیلیە گەڵێن ئیشەکەین لێرە و احترامی یەکمان لایە و بێ احترامی ناکەین بەرامبەر یەک. دانا خاوەنی کارگەکەیە جگەلەوەی خۆی خاوەنکارە دەرفەتی کاری بۆ چەندین کەسی تر ڕەخساندووە. شانازی بەوە دەکات کە هاوشانی نەتەوە جیاجیەکانی دیکەی ئەو وڵاتە وەک کوردێک جێدەستیان دیار بێت. لە 98 لە وڵاتم ئیتر لەو ڕۆژەوە کە هاتووم هەر دەست بە خوێندن و بەوانە کردووە ینی قەتدا نەبراوم لە خوێندن تا ئەوەی کە لێرە دبلۆمم خوێند دوو بەکەلۆریۆسم خوێند تاوەی ئەخیرن شت ماستەرم خوێند لە گاز و نەوت بە ڕێوەبردننی گاز و نەوت. بیرمان کردووە لەبەوە باشترین ئەوەیە کە خۆمان ساحێبی ئیشێک بین زیاتر دەتوانین چاومان لە مناڵیش بێتن و لێرەش وەزعی کۆمەڵایەتی خۆشمان بپارێزی. بەریتانیا یەکێکە لە وڵاتانی ژمارەیەکی زۆر لە خەڵکی نەتەوە جیاجیەکانی جیهانی تێدا دەژین. نزیکەی 400,000 کورد لە وڵاتە دەژین و کار و ژیانیان لەم وڵاتەیە. هەندێکیان نەکەر کار دەکەن بەڵکو بوونەتە خاوەنکاری خۆیان. ژیان مۆبێرگ، NRC، بێرمینگهام.